ئەوینی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان پەرلەمانی کوردستان لە سەرڕەوشی قەزای خورمات و کۆبووە و چەند بڕیار و ڕاستپاردەیەکی دەرکرد. هاوکات لە شاری سلێمانی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ 6 لایەنی سیاسی قەزای خورمات و کۆبووە و داوایان کرد ڕەوشی خورمات و بە زووترین کات ئاسایی بکرێتەوە. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی مەلا حەسەن گەرمیانی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سەڵاحەدین و نوێنەری خورمات و لە ئەنجومەنی پارێزگای سەڵاحەدین هەروەها لە کەلارەوە بوران عەباس کارگەری مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی لە هەولێری شەوە ئایدن معروف ئەندامی پەرلەمانی کوردستان لە لیژنەی مافی مرۆڤ تاوتوێیان پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. بۆ تاوتوێکردنی ڕۆژی قەزای خورمات و خراپی دۆخی ئاوارەکانی ئەو قەزایە و خستنە ڕووی ئاماری وێرانکاریەکانی خورمات و لەلایەن حەشتی شەعبی و حەشتی شەعبی تورکمانی پەرلەمانی کوردستان کۆبووە و کۆمەڵێک ڕاستپاردەی بۆ باشترکردنی ڕەوشی شارۆچکەکە ئاراستەی لایەنە پەیوەنددارەکان کرد. ڕاستپاردەی یەکەم بریتی بوو لە بەڕێوەبردنی دۆست خورمات و بدرێت بە هێزێکی بێلایەن تا یافەگەری نەبێ، کاراسانی بکرێ بۆ گەڕانەوەی ئاوارەکان، قەرەبوو بکرێنەوە چکە خەڵکانێکی زۆر خانوویان ڕووخاوە، دوکان ڕووخاوە، بازار ڕووخاوە، لیژنەیەکی پەرلەمانی پێک بێنرێ سەردانی دۆست خورمات و بکە لە حەقیقەتەکان کۆڵێتەوە و لیژنەیەکیش لە بەغاوە حکوومەتی عێراقی ڕای بسپێرێ پەرلەمانتارە کورتەکانمان لە بەغا داوای بکەن بۆ ئەوەی سەردانی دۆست خورمات و بکەن، ئەم دۆخەی دۆست خورمات و هێور بکەنەوە. بڕیارە لێژنەیەکی پەرلەمانی کوردستان لە نزیکترین کاتدا راپۆرتێک لەسەر زەرەر و زیانەکانی دۆخی خراپی خورمات و ئامادە بکە و پێشکەشی لایەنە پەیوەنددارەکانی بکەن. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی بێتە سەرخەت و هاوکاری مادی و تەندروستی پێشکەشی ئاوارەکان بکات. لە ڕابردوو چەند لێژنێکی تایبەتمەند چوونە سەردانی هەموو ئەم میحوەرانەیان کردووە و راپۆرتی خۆیان ئێمڕۆ هێنا و راپۆرتی خۆیان لە ناوهۆڵی پەرلەمان خوێندەوە و دەبێت لێژنەیەک پێک بێ بۆی بڕی قەرەبووەکە بڕی ئەو زیان و زەرەرانەی کە کەتون بۆ هەر خێزانێک بۆ هەر هاوڵاتیەک بڕەکە دیاری بکە، پاشانیش حکوومەت بودجەی بۆ تەرخان بکرات و بە زووترین کات قەرەبوو بکرێنەوە. ئەو تاوانانەی کە لە خورمات و ڕوویداوە بە قەنەعەتی من لە دوای کارەساتی هەڵەبجە و لە دوای کارەساتی ئەنفال کارەساتی خورمات بە پێی وتەی قایمقامی خورماتوش بێت دۆخی شارۆچکەکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی دەچێت. کوردیش بەهۆی مەترسی لەسەر ژیانی لە سەدا یەکی لە قەزاکە نەماوە. دۆخەکە لە خراپیدایە تا ئێستاکە خاند و تەقانەوە بەردەوامی هەیە، ماڵی هاوڵاتیانە سووتێنن و خەڵک ناتوانێت بتوانێت بچێتەوە ناو شارەکە بە ئاسایی بژێ بە تایبەتی بۆ کوردەکە و دۆخی ئاوارەکانیش زۆر لە خراپیدان. بەپێی ئامارە نافەرمیەکان زیاتر لە 100,000 کورد لە خورمات و ئاوارەی شارەکانی هەرێمی کوردستان بوونە و زیاتر لە 2,000 ماڵ و دوکان و کارگە و بازار و شوێنی بازرگانی گشتی هاوڵاتیانی کورد تاڵان کراون و سوتێنراون. هاوکات بەهۆی ئاوڕلێنەدانەوەشیان لەلایەن حکوومەتی ناوەند و هەرێم ئێستا ڕەوشی ژیانی ئاوارەکانی خورمات و لە دۆخێکی زۆر خراپدایە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. کاک مەلا حەسەن بەخێر بێن گەستەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باز لەو سەبارەت بە دۆخی خورمات و ئاڵۆزیەکان تا ئێستا بەردەوامن و چیتان کردووە بۆ ڕاگررتنی ئەم پێشێلکاری و تونتیژانەی کە دژ بە هاوڵاتیانی کورد لە خورمات و ئەنجام دەرێت. سەرەتا درود و سڵاو بۆ گیانی ئاوەرە خۆڕاگرەکانی شاری خورمات و شارەکەمان کە ئێستا بە پەرتەوازایی لە شارەکانی هەرێمە هەر لە ناحەی زنانە و گوندەکانی دەوروبەری کفری، سەرقەڵا، ڕزگاری، کەلار و لەگەڵ کامپی تازەدێ و هەروەها بە ئاراستەی چەند شەماڵ قادرکەرەم سەنگا و ناحیەکانی بازیان، دواتر ناو سلێمانی و کەمپی بەرزنجە و سوورداش بڵاو بوونەتەوە. ئەوە سەرما و سۆڵەی زستانیش هات بەڕاستی لە وەزعێکی نالەبار و وەزعێکی خراپدادان، چکە ماڵ و حاڵیان هەموو جێماوە، خان و ماڵیان هەموو سوێنرا و تەقێنراوەتەوە. بەڵێ تا ئیستاکە بارودۆخی خورمات و خراپە، شەوانە ماڵی کوردە تەقێنرێتەوە
و بۆ چاوبەستکێ و چاوپۆشیش ئەستاکە فێرفێڕێکی تر بوونە مەسەل ماڵێک دوو خانووی لە پێشەوەی نایستێنە ڕۆن خانووکانی پشتەوە ستێنن بۆ ئەوی لە پێشەوە هەر کەسێک هەر دژنەیەک بڕوە بەری دەرگاکە ئەوانە دیارە کەمە دەستکاری نەکرا وەڵام لە ئاساسە سوێنراوە. بەڵێ ئەی چیتان کرد بۆ ڕاگررتنی لە ئاستی ناوخۆ عێراق دەرەوە هیچ هەوڵێکێ بۆ ڕاگرنیان پێشێلکارانی کە بەڕێز دەڵی تا ئێستا بەردەوام؟ وڵی دیارە ئێمە لە هەوڵەکانمانە بەردەوامین و بەردەوامی شەبین بۆ دروستکردنی فشار کۆبنەوە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتەکانە کۆبوونەوە لەگەڵ یۆنامیە تایسە دوو جار دانیشتنە لەگەڵیانە و لەسەر ئەو کوڕاستەیەی کە گەنجانی خورمات و خۆبەخشانی خورمات و گەنجە خۆبەخشەکانمان دروستیان کردووە بە تایبەتەوانەی کە وەسیقەکانیان کۆ کردێتەوە و تا ئیساکەش دوو گەلەریان ئەنجام داوە یەکێکیان لە گەلەری ئەمنە سوورەکە یەکێکشان ئەمڕۆ لە هۆڕی پەرلەمان ئەنجام درا دیارە ئەوانە کۆمەڵە زانیاری باشی تایە کۆمەڵی وەسایقی چاکی تایە و لەسەر ئەو وەسایقانەش مەسەر ئەو لژنەیە یۆنامی کە نوسخەمان پیانداوە وعدوایە لە داهاتوویەکی نزیکا بچنە ئەوێ و بچنە ئەو شوێنانی کە زەرمەند بوون. لیژنەیەتەوە یەکتوەکان یۆنامی ئەوەمی متحیدە نێدەینێتەوە یەکتوەکان لە عێراق سەردانی خورمات و دەکەن؟ بەڵێ وا بەتەمان بەردامەیان هەیە لە داهاتوویەکی نزیکدا لژنەیەک سەردانی خورمات و بکەن بۆ ڕاستکردنەوەی ئەو زانیاریانەی کە پێیان درراوە و ئەو کارەسات و کاورکاری بەسەر خورمات زانیارێکیاڵە درراوە بە یۆنامی نوێنەرینێتەوە ڕاست بکرێتەوە. ئەوانەی ئێمە لەسەر ڕاستی و درستی واقعی حاڵی خورماتووە بەڵام دیارە لایەنی بەرامبەر بەو شێوەیە ئەوانش زانیاری کەمکردنەوە و بچووکردنەوەی شتەکانیان داوە جا بۆیە بۆەوەی ئەوان خۆیان بگەنە ڕاستیەکان نوێنەریان بۆ دیاری کراوە خەڵکێک بیان باتە ئەو شوێنانی کە زەرمەندی زۆرن و لە داهاتوویەکی نزیکا ئەوە جێبەجێ ڕێگە دەدەن سەردانی چووکە باز دەکە کە ڕێگری لە نەتەوە یەکتوەکان کراوە لیژنەکان لە خورمات و کارەکانی ئەنجام بدات. چوو بوون وەفتێکی سەلیبی ئەحمەدی نێودەوڵەتی چوو بوو بەڵام خۆیان بردویانە ئەو شوێنانەی کە کەمتر زەرەری لێکەوتووە یا بردویانە هەنێک گەڕک کە گەڕێکی کوردشینین و هیچ کێشەیەکی تیانە جا بۆیە ئێمە پیانمان وتمان شوێنەکانمان پیان داوە و لە کوڕاستەکەیشە شوێنەکان دیاری کراوە و هەوڵمانداوە بکرێت نوێنەرێکی خۆشمان لەگەڵیانە بێ بۆەوە شوێنانیان پێ ئەم جارە ئەم ناوچانە بەسەر دەکەن ناوچە کوردنشینەکان وا بە ئومێدین ئەو ناوچانە بەسەر بکەنەوە. بەڵە سواس دەکەم دەتێک ڕێمۆلای بەڕێز دەگەر بچینە هەولێر لای کاک ئایدن معروف ئەندامی پەرلەمانی کوردستان لە لیژنەی مافی مرۆڤ. کاک ئایدن سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان کە لەسەر ڕەوشی خورمات و چ بڕیار و ڕاستپاردەیەکتان لەبارەی دۆخی خورماتوەوەدا؟ بە لە پێشکی زۆر سوپاس بۆ بەڕێستان هەروە ڕێز و سەلاویشم بۆ میوانە بەڕێزەکانە هەیە و بۆ هەروە بۆ کەناڵی پەیامیش. بەڵێ ئەمڕۆ ئێمە کە لە دانیشتنی پەرلەمانی کوردستاندا کە مناقەشە و گفتوگۆگرا لەسەر ڕەوشی دووس خورمات و هەروە لەسەر ڕەوشی ئاوارەکانی دووس خورمات و لێرەدا من پێشەوەی کە باسی کۆبنەوەی پەرلەمان بکەم من دەمەوێت لێرە شتێک ڕاست کەمەوە و تاکید کەمەوە کە دووس خورمات و شارێکی گرنگە و شارێکی گرنگە بۆ پێکەوە ژیانی نەتەوەی کورد و نەتەوەی تورکمان و نەتەوەی عەرەبتا لێرەدا دەبێت هەموو لایەک بە هەموو پێکاتەکانەوە دەبێت کە پشتیوانی لەم پێکەوە ژیانە بکەین لەم شارەدا نێنین کە لایەنی سێیەم و لە هەندێک لایەنێکە هەڵسم بە تێکدانی پەیوەندیەکانی ئەم پێکاتانە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیاندا کە ئێمە لە ڕابردوودا بینیمان کە ئەو دەسەڵاتانە کە هاتون بۆ حکوومەتی عێراق و هاتنە سەر دەسەڵاتی سیاسی عێراقدا کە هەڵساون کە لە ناوچە کێشە لە سەرەکاندا بە تایبەتی لە کەرکووک و لە دووس خورمات و لەو ناوچانەدا کە هەڵساون بە دروستکردنی تەفتیت و تەقسیم لە نێوان لایەنەکاندا کە دائیمە هەڵسان بە دروستکردنی سراع لە نێوان نەتەوەکاندا بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیاندا لێرەدا ئەمە دەبێت زۆر تاکید بین لەم مەسەلانە لەم ڕەوشانەدا لێرەدا ئەمڕۆ کە
پەرلەمانی کوردستان کە گفتوگۆی لەسەر ڕەوشی ئاوارەکانی دوو سوورمات و لەسەر ڕەوشی دوو سوورماتوودا کرا کە دیار بوو کە مناقەشێکی زۆر کرا لەسەر ئەم بابەتە لە کۆتاییدا کە چەند ڕاستپاردە و چەند بڕیار و داواکاری پەسەند کرد کە هەش خاڵیان لە هەش خاڵ خۆی دەگرتەوە. یەکەمیان ئەوە بوو کە لەم بڕیارانە ئەوە بوو کە پەرلەمانی کوردستان کە هەڵدەسێت بە تەشکیلکردنی وایە بە دروستکردنی لوژنەیەکی پەرلەمانی کە بۆ سەردانی ئەم ناوچانە بکات کە شەڕیان تێدا بووە کە بۆ ئەوی بتوانێت زیاتر بەڵگە و وایە تەقەسی الحقایقتا بکات و بۆ ئەوی بتوانێت بکاتە دۆکومنت لەسەر ئەم ڕەوشەویان لەسەر ئەو مەزلومیەتانە وایە ئەو پەلامەردانە کە کراوە لەسەر هاوڵاتیان لە دوو سوورماتوودا. ئەمە یەک لە خەڵەکان بوو، ئەمە بڕیار بوو کە لەلایەن پەرلەمانی کوردستاندا بوو. دووەمیش کە ئیلزامی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان هەڵسیت بە دابینکردنی بودجەیەکی تایبەت بۆ ئاوارەکانی برا ئاوارەکانی دوو سوورماتوو کە ئەمەش خۆی لە خۆیدا لەم کاتەدا زۆر گرنگە بۆ ئەوی بتوانێت بە شێوەیەکی مادی کە دعمی ئەم ئاوارانە بکرێن کە ئێستا لە کات لە حالەتی زۆر خراپتانن بە تایبەتی لە هەولێر و لە سولێمانە. پێویست بەوە دەکات کە حکوومەتی هەرێم کە بە جددی تەعامل لەگەر ئەم کەیسە بکە و پێویست بەوە دەکات کە حکوومەتی هەرێم بە شێوەیەکی جددی پشتوانی لە ئاوارەکانی ئەم ناوچانە بکاتە. لە عینی کاتیشدا بڕیاری سێم ئەویش کە ئیلزامە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کە دەبێت هەرێمی کوردستان جددی بێت بە کۆکردنەوەی بەڵگا کە ئەمە لە خاڵی سێمدا هاتووە کە دەبێت جددی بێ و دەبێت هەڵسی بە کۆکردنەوەی بەڵگە و معلومات لە دوو سوورماتوو بۆ ئەوەی بتوانێت کە ئەمانش بکاتە دێکۆمەنت و مەلەف لەسەر ئەم ڕەوشانە. بەڵێ ئەی خاڵەکانی تر چی نەگەر بە کورتی ئاماژەیان پێ بکەی خاڵەکانی تریش سوپاس دەکەین. کە خاڵەکانی تریش ئەوەیە کە دیسان خاڵی چوارەمش لەسەوەیە کە حکوومەتی هەرێم کە ئیلزام کراوە دەبێت بەرامبەر ئەو پێشەکارانە کە بەرامبەر ئەو هاوڵاتیانە کراوە لە شاری دوو سوورماتوودا دەبێت کە سکاڵا لە هەستی بە سکاڵا دژی ئەو لایەنانە کە هەساون بە پەلامەردانی کە وایە بە هەڵساون بە تاوان و لەم ناوچانەدا دەبێت لە دادگای عراقیدا وایە لە محاکمی دەولیدا کە لەسەر حکوومەتی عراقدا سکاڵا دروست بکاتن کە ئەمە خاڵی چوارەمە. خاڵی پێنجەمیش ئەوەیە کە ئەمە داواکاریە کە لێرەدا ئێمە لەو کۆبوونەوەی ئەم ڕۆژە تاکیدمە لەسەوە کردوەکە لەم ڕووداوانەی دوایەکە بە تایبەتی لە دوو سوورمات و لە کەرکووکدا نەتەوەی یەکگرتوەکان زۆر مووقفیان زعیف بوو کە زۆر ڕۆلیان زعیف بوو. لێرەدا ئێمە کە وەکو پەرلەمانی کوردستان لە خاڵی پێنجەمدا هاتووە داوای لە نەتەوەی یەکگرتوەکان کراوە کە دەبێت ڕۆلیان هەبێت لە یەکلاکەرەوەی لە ڕەوشی دوو سوورماتوودا بە تایبەتی کە پەلە بکرێتە بۆ گەڕاندنەوەی ئاوارەکان کە دەبێت ئەوە متحیدە دەوری هەبێ و ڕۆڵی هەبێت و کە دەبێت ئەمە لایەکی کە پەیوەستە بە مافی مرۆڤ دەبێت ئەوە متحیدە و نەتەوە یەکگرتوەکان دەوری هەنەبێ و لە عینین لە ڕۆلی نەتەوە یەکگرتوەکانیش دەبێت دیسانیش دەوری هەبێت لە دروستکردنی ئیدارەی مشتەرەک لە دوو سوورماتوودا چونکە لە ئێستادا دوو سوورماتوو ئەو ناوچانە کە ڕەوشێکی ئیستیسنایی هەیە و کە مەترسی هەیە لەسەر هاوڵاتیان لەسەر هەموو پێکاتەکانمانە گرنگە دەبێت نەتەوە یەکگرتوەکان دەوری خۆی هەبێت. بەڵێ سوپاس دەکەم دواتەگرێم و لای بەڕێزت کاک ئایدنەگە بچینە کەلار لای مامۆستا بورهان زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەین ئێوە ئەمڕۆ کوشش لایانی سیاسی خورماتوو لە بارگەی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ لە شاری سلێمانی کۆبوونەوە. ئامان لەو کۆبوونەوەیدا چی بووە؟ چه ڕاستپاردی و داواکاریەک لەم چ بڕیار ڕاستپاردەیەک لەم کۆبوونەوەی کەوتەوە؟
بەڵێ پێشەکی بەناوی خی گەور و میهرەبان ئەمەوێ زۆر سوپاسی جنابتان بکەم کە ئەم دەرفەتان ڕخسان ئێمە بتوانین دەنگی خۆمان بگەین لە ڕێی کەناڵە پیرۆزەکەی جنابتانەوە و سوپاسی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیەکەن کە ئەمڕۆ هەموو حیزبەکانی دووس خوڕماتیوان کۆ کردو لەوێ میوانداریمانیان کرد کە بتوانین لە نزیکەوە چەند سەعاتێک دانشین لەگەڵ ئەو برانە و دەنگی خەڵکی شاری دووس خوڕماتوو بگەینین لە هەندێک داواکاری و هەندێک نەسیحەتی ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی دیارە ئێمە لە چەند خاڵێک کە ئاماژەمان پێکرد وەکو ئەو حیزبانەی کە لە دووس خوڕماتوو هەن ئەوە بوو بە کۆمەڵی ئیسلامیمان ڕاگەیاند کە لە ڕێگەی ئەو ئەندام پەرلەمانانەوە و ئەو نوێنەرانە کە هەیە لە کۆمەڵی ئیسلامی لە بەغدا بە هەمومان ینی بە هەموو کوردۆ هەڵ بدەین بتوانین دەنگی ئەو هەموو خەڵکە چاوچاویش چاری دووس خوڕماتوو کە و دەردەسەریان بەسەر هات و هەموو ئاوارەی دەربەدەربوونە بتوانین بە زووترین کات هەیە لە کۆمەڵی ئیسلامی لە بەغدا بە هەمومان ینی بە هەموو کوردۆ هەڵ بدەین بتوان هەوڵێکی لە کۆمەڵی ئیسلامی لە بەغدا بە هەمومان ینی بە هەموو کوردۆ هەڵ بدەین بتوانین دەنگی ئەو هەموو خەڵکە چاوچاویش چاری دووس خوڕماتوو کە و دەردەسەریان بەسەر هات و هەموو ئاوارەی دەربەدەربوونە بتوانین بە زووترین کات هەوڵێکی جدی چونکە لەم لەولە بێسین هەندێک خەڵک ئەچێتەوە تعدای لێکرێ لە هەموو جۆرە چاوچاویش چاری دووس خوڕماتوو کە و دەردەسەریان بەسەر هات و هەموو ئاوارەی دەربەدەربوونە بتوانین بە زووترین کات هەوڵێکی جدی چونکە لەم لەولە بێسین هەندێک خەڵک ئەچێتەوە تعدای لێکرێ لە هەموو جۆرە چاوچاویش چاری دووس خوڕماتوو کە و دەردەسەریان بەسەر هات و هەموو ئاوارەی دەربەدەربوونە بتوانین بە زووترین کات هەوڵێکی جدی چونکە لەم لەولە بێسین هەندێک خەڵک ئەچێتەوە تعدای لێکرێ لە هەموو جۆرە چاوچاویش چاری دووس خوڕماتوو کە و دەردەسەریان بەسەر هات و هەموو ئاوارەی دەربەدەربوونە بتوانین بە زووترین کات هەوڵێکی جدی چونکە لەم لەولە بێسین هەندێک خەڵک ئەچێتەوە دەگرین و لای مامۆستاگران گرفتێکمانەیە دووس خوڕماتوو کە و دەردەسەریان بەسەر هات و هەموو ئاوارەی دەربەدەربوونە بتوانین بە زووترین کات هەوڵێکی جدی چونکە لەم لەولە بێسین هەندێک خەڵک ئەچێتەوە دەگرین و لای بەڕێز دەگەرم گرفتە چارەسەر بێدۆتەگرین و لای بەڕێز کاکە مەلا حەسەنێک بگرێم و لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی بەڕێز ئەندامی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین و نوێنەری خوڕماتووی لەگەڵ پارێزگاری سەلاحەدین قسەتان نەکردووە کەم کێشەیە چارەسەر بکرێت ئەم کێشەی کە لە خوڕماتوو هەیە لانی کەم هەوڵەیەک لەو شێوە بدرێت دوم ڕۆژە هەفتەی مانگ پەیوەندیمان بە جەنابی پارێزگار و سەرۆکی ئەنجومەن کرد کە هاتوبوونەوە شار بەڵام دیارە ئەوانیش توانە و دەسەڵاتیان مەحدودە ئەوەی هێزانەی کە لە خوڕماتوان باوەڕ ناکەم بە گوێیان بکەن و ئەگەر بە گوێیان بکردە سلێمان بەگ و یەسرب و عەزیز بەلەدیانە گەڕانەوە کەسێ ناوچەی سونەنشینی عەرەبن کەوە نزیکەی 2 ساڵە بێ ناوچەکانی ڕزگار کراوە بۆ دەسەڵاتەکانی ئەوان مەحدود و دیاری کراوە بەڵێ ئەی هۆکاری چێک تاگوێستا نەحکومەتی عێراقی کە بەڕێز لەگەڵان تۆیگرتەکان قسە کراوە حکوومەت هێرێم ناتوان لەسەر ئەمە ڕێبکەم پێشلکارێنە ڕابگرن بەداخەوە ئەمڕۆ 50 ڕۆژ بەسەر ئەو کاولکاری و کارەساتی خوڕماتوە تێ پڕێ تازە بە تازە نوێنەرەکانمان لە پەرلەمانی کوردستان بەداخەوە بە خەبەردیانەوە پێ خەوتە بوون نوێنەرەکانی ئەگەر نەخەوت بێتم دوای 50 ڕۆژە و کاولکاریە دروست بۆ ئەمڕۆ کۆبوونەوەیەکان ئەنجام داوە نوێنەرەکانی خۆمان لە فراکسیۆنەکانی کوردی کۆبوونەوەی ڕابردوو قەراران داوە لە ژنەیەک تەسویتی لەسەر بکرێ بەڵام بەداخەوە پشووی ساڵانەی بەسەراهات کە یەک مانگی ترەوان ئەڕۆنەوە پشوو دوای مانگێکی تر کوردواتەنی یا خەرمرت یا خاوەن خەرمرت ینی مانگێکی تر خەڵک تحمل و دەڵێ بۆ نمونە لە کوردستان پەرلەمانتارەکان بەڕێز دەڵێ درەنگ بە خەبەرهاتوون لە عێراق درەنگ ئەی ئێستا چارەسەری بەپەلە چییە لە چ ڕێگە و کەناڵێکەوە دەتوانرێت کۆتایی بەم چارەسەرەوەی مە فشار دروستکەین فشاری نێودەوڵەتی فشاری ئیعلامی فشاری ئەوەی کە ئەو زوڵمە زۆری و کوشتار و کاولکاری و تاڵان و سوتاندنەی کە سەروەت و سامانی خەڵک لە 50 ساڵی ڕابردووە کۆی کردەوە هەمووی سفر بوو کەوتەوە سەرساجی عەلی ینی بەڕاستی ئەمڕۆ ینی داواکاریەکان
ینی یەکەم ینی ئێستا وەستاندنی جارێت تەقینەوەی ئەو خانوانە کە شەوانەی تەقێنن دوو وەستاندنی ئەو ئاڵوگۆڕی کە بە پۆستە ئیداریەکانی کورد و تورکمان لە خورماتووە کرێ مەسەل دوێنە سەرۆکی شارەوانی کە کوردێکی خورماتوو بوو گۆڕیان تورکمانێکی شیعیان قسەتە جێگەی ئێستا لە هەوڵان قایمەقان قالە بکەن و قایمەقامێکی تورکمانی شیعا بخەنە جێگەی پۆستە عەرەبیەکان کە عەرەبی سوننە بوونە بە وەکالەت سابرێنە ڕێوە یعنی ئەوانە جارێ ڕابگیرێت دوایی اینجا دابینکردنی هێزێک بەڕاستی هێزێکی بێلایەن ئاشتی پارێزە دووس خورماتووە کە متمانەی خەڵک بێ اینجا قەرەبووکردنەوە بەڕاستی و قەرەبووکردنەوە جێکی تایبەتی وێ چونکە خەڵک سەر و ماڵی تیا چوو هەموو مەطعەمەکان هەموو کارگەکان هەموو دوکانەکانی خەڵکی خورماتووەمە دووەم جارە بستە جارێ لە بازاڕی گەورەیە دوایی هاتنەوە بە قەرزخۆرە بازاڕێکی تریان دروست کرد بازاڕی هەڵوێست جارێکی تر هەمووی بووە خۆراکی ئاگر بووە قەرەبروت ینی خەڵک ماڵیشی ڕۆشت کیانشی ڕۆشت ینی شتێکی زۆر کارەساتبار هاتە سەر خورماتوە شتێکی زۆر گەورەیە بەڕاستی بە ئاسانی شارەسەر دواترگرێم وڵای بەڕێز دەگەر بچین و لای مامۆستا بوران بەڕێزت باس لەوە کرد کە کۆبوونەوە ئەمڕۆ لە شاری سلێمانی سەبارەت ئەگەر قسە لەسەر کە بەڕێزت باس لەوە کرد کە داواکاریەکان بگەێنرێت بە حکوومەتی عێراقی لە ڕێی پەرلەمانتارەکان بگەێنرێت بە سەبارەت بە دۆخی یاوەرەکان ئێستا دۆخی یاوەرەکانی خورماتوو چۆنە لە شار و شارۆچکەکان بە سەبارەت بە هاوکاریەکانی حکومەت ئایا هاوکاریەکان لە ئاسی پێویستدا بوون؟ وەڵی بەتاکی دۆخی ئاوەرەکان لە دۆخێکی زۆر خراپدان چونکە ئەمە ڕۆژانە لە ناو جەماوەریان و ڕۆژانە دەیان و سەدان کەس دێ تەکلیفەکە و داواەکە و بێجێگەن و بێڕێگەن و بێخۆراکن و دیارە احتمال لە هەندی هاوکاری کراتن لە ڕێگەی هەندێک خەڵکی خێرخوازیان هەندێ ڕێکخراوی چی حکومی بێ چی ناحکومی بێ بەڵام بە تاکید ئەو هاوکاریانە بە گوێرەی پێویست نییە و پێویستیاتی خەڵکی دووس خورماتوو کە تەخمینەکرێ بە 10,000 خێزان احتیمال لە 8 تا 9,000 لە سنووری ناوچەی گەرمیانە بێ لە شاری کفری لە ڕزگاری لە کەلار و لە دیهاتەکانی دەوروبەری جا بۆیە بە تاکید هاوکارەکان بە گوێرەی پێویست نییە و خەڵک داواکاری زۆر زیاترە بۆیە داواکەین لە حکوومەت بە زووترین کات بێتە دەم داواکاری ئەم خەڵکەوە کە لەسەری کوردایەتی و لەسەری نەتەوەی و قەومی و مەذهبی دەربەدەر و ئاوارە بوونە جا بۆیە بحقات ینی خەڵکی گلەی زۆرە چی لە حکوومەت چی لە پەرلەمانی کوردستان و لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە زۆر کەمتر خەمن زۆر جاگلەیەکرێ ئەڵێ ڕاستە هەموو کارەساتێک کارەساتە بەڵام گەور و بچووکی هەیە لە دەربەندیخان و دەوروبەریان ئەو بوونەرزە بوو ئێمە سوپاسیان دەکەین چونە دەمیانەوە زۆر بە زووترین کات و خەڵکێکی زۆر بە قەبارەیە گەورە چون لە مساوی حکوومەتە و پەرلەمانە و وەزیرەکان و بەڵام بۆ دەفەری گەرمیان نەمان بینی دوو وەزیر بێت یان سەرۆکی حکوومەت بێت یان کەسێ بێت لای کەمی دڵخۆشی ئەو خەڵکە بکە کە لەسەر ئەو وەزع ئاوارە بن و دەربەدنە جا بۆیە خەڵک بێزارە خەڵک بێتاقەتە خەڵکی لاکە ماندووە من ئەزانم هەندێک خەڵک تووشی نەخۆشی نەفسی بوونە لەبەرەوەی وەکو مامەسا مەلا حەسەن ئاماژەی پێگەر خەڵک سەر و ماڵی تیا چووە یعنی 50 ساڵە کۆیە کاتەوە ئەمە دوو جارە دووبارە ماڵی ئەسووتیە دوکانی ئەسووتیە دەربەدەر ئەبێ جا بۆیە داواکارین حکوومەتی هەرێم لەمە زیاتر پشتگوێی نەخا ئیهمالی نەکا بە دەمیان دەم داواکارەکانی خەڵکی بە شەرەفی شاری ڕۆژماتوو بەڵێ زۆر باشە بەڕێزت باست لەوە کرد کە تاکو ئێستا سەرۆکی حکوومەت و هیچ وەزیرێک سەدانیەوەی نەکردووە کە 50 ڕۆژە ئەم کارەساتە ڕوویداوە بەشێک لە ئاوەرەکان لە خێمەدا ژیان بەسەر دەبن یعنی تا ئێستا هیچ بەرپرسێکی باڵا نهاتووە سەدانی ئاوەرەکان بکات؟ واللهی ئەگەر هات بێتیش نەمان بینەوە ئێمە نەمان بینەوە خەڵکیش نەمان بیستۆ باسی بکە و ئاوەرەکان گلەیان زۆر زۆرە نازانم ینی چۆن بڵێ ئەترسن بێن پابنن بەو هەڵە و بەو شکستەی کە بەسەر ئەم خەڵکە داماوای نەهێناوە ناوەڵان نەمان بینەوە کەسی هات بێت ئەگەرش هات بێت لە دوور بۆ لە چاوی کامێرەوەی ئەلامەوە بەڵێ نەمان بینیوە بەڵای سەبارەت بە هاوکاریەکان ینی هاوکاریەکان
ئەوەندەی کێواگەدار بن لە ئاستی حکومت لە ئاستی پێویستدا بووە ئەمڕۆژ پەرلەمانی کوچا حکومەتی ملزم کردووە بۆی کە هاوکاری ئاوارەکان بکە هاوکاریەکانی ڕابردوو لە ئاستی پێویستدا بووە نەخێر بە گوێرەی پێویست نەبووە احتمالە لێرە و لەوێ هەندی هاوکاری هاتووە مثلەن 200 خێمە یان 300 خێمەیان تۆ بڵێ 1000 خێمەش چونکە مەوکو باسم کرد لە وەڵامەژەم پێکرد ئێمە ئاوەرەکانمان ئەگەر 10,000 ماڵ بێ ئەگەر هاوکاری 1000 ماڵش بکرێ معنای 8 یان 9,000 هیچی بەرنەکەوتووە خەڵک پێویستی لە هاوکارەکان زۆر زیاترە ینی لەوە چێ ئێمە خۆمان مەسەرەن وەکو بەخشین دە کاروان شتیان گەیانەوە پێمانە بەڵام دە کاروانەکە دیار نییە گومە بێننا ئەو هەموو شوێن خەڵکە مەسەرەن ڕێکخراوەکان شتیان هێناوە خەڵکی خێرخواست شتێناوە ئێمە ڕۆژانە بە تریشتمان بار کرد هاوکارەکان زۆر زیاترە ینی لەوە چێ ئێمە خۆمان مەسەرەن وەکو بەخشین دووە توانیان زۆر زیاترە ینی لەوە چێ ئێمە خۆمان مەسەرەن وەکو بەخشین بەڵێ سپاس دەکەین مامۆستا ناوبڕێکمان هەیە دواتر دەگەڕێنەوە لای میوانەکانمان ناوبڕێک و دەگەڕێن وڵاتان لە دەوام تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە شێف برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە بسيط نية بسيط نية آخر بسيط نية سهل بازار كان برنجي محمود نمو کاکە ئێمە چاوەڕێی تۆین باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ بوو نهێنی خوارد نەخۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە ئەگەر برنجەکەت مەحموود بێت هەموو شتێکی تر باتیتە کۆمپانیای چای نوێ کۆمپانیای چای نوێ هەستا بەکردنەوەی کارگەی فۆم بە ئەمێری پێشکەوتوو کە توانای دابینکردنی مادەی فۆمی هەیە بۆ هەموو کوردستان لەم کارگەیە هەموو جۆرە فۆم و ڕنگ و قیاسێک بەرهەم دەهێنرێت ئەم کارگەیە کاریگەری دەبێت لەسەر بژانەوەی ژێرخانی ئابووری و هەستانەوەی کەرتی پیشەسازی لە کوردستاندا کۆمپانیای چای نوێ بۆ بەرهەمهێنانی فۆم کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک ئایدە نەگەر بگرێم بۆ لای بەڕێز سەبارەت بۆی کە بەڕێز وتت پەرلەمانی کوردستان هەشت بڕیار و ڕاستپارێت دەرکردو لە کۆبوونەوەی ئەمڕۆ سەبارەت بە خورماتوو لە سەرویانەوە بۆ نمونە پێکهێنانی لیژنەیەکی پەرلەمانی پێتان وایە ڕێگەتان پێ بدرێت کە وەکو پەرلەمان سەردانی خورماتوو بکەن؟ بەڵێ کە ئەم کە کۆبنەوەی ئەمڕۆ دانیشتنی پەرلەمان کە بۆ ئەوەی ئەم کۆبنەوە کرا کە پشتیوانێکی و دامێکی معنەوی بێت بۆ دوو سوورماتوو بۆ هاوڵاتیانی دوو سوورماتوو بە تایبەتی کە ئێستا ڕەوشەکە کە مەترسی لەسرە بەڵام لێرەدا من تاکید دەکەمەوە پێش ئەم کۆبنەوەش کە لوژنەی پەیوەندیدار بە تایبەتی لوژنەی مادەی 140 لوژنەی مافی مرۆڤ و لوژنەی پێشمەرگە کە ئەو لوژنانە پەیوەنددارن بە ڕەوشەکە و بە بابەتەکە و بە پرسەکە کە پێشتری سەردانی مەیدانیان کرد بوو کە سەردانی ئەم جێیانە کراوە کە ئاوارەی لێ وایە کە سەردانی ئەو ناوچانەش کرابوو کە نزیکەوە ئاگادار بن لە ڕەوشەکەدا ئەمڕۆکە ئەم کۆبنەوەی کرا کە ئەم دانیشتێکرا لەسەر راپۆرتەکانی ئەم لوژنانە کرا کە ئەم لوژنانە داوایان کرد بوو کە ئەمەش دیار بوو ئەمڕۆ کە بە چەند ڕاستپاردە و بە چەند بڕیار و لە سەروشیانەوە کە تەشکیلکردنی پەرلەمانی کەمە ڕاستە لە ئێستادا کە سەردانی بەڵێ من دێمە سەرەکە لێرەدا من ڕاستە کە سەردانی کە وەکو پەرلەمانی کوردستان سەردانی ناوچەی ئەو ناوچانە بکرێت لەوانەیە مەترسی زۆری لەسەر ئەبێت چکە ئەمنیەتی ئەم شارە تاکو ئێستا کۆنتترۆل نییە کە مەترسی دەبێت لەسەر ئەو ئەندامانەوەیە لەسەر لوژنەکە بەڵام لێرەدا ئێمە لە داواکاریەکاندا یەک لە داواکاریەکان ئێمە داوای لە سەر کۆماری عراق و لایەنە سیاسی فراکسیۆنە کوردیەکانی کوردستانەکانی ناو پەرلەمانی کوردستانیش کراوە کە هەڵسن بە وەزیفەی خۆی و هەڵسن بە ئەرچی خۆی بۆ ئەوەی بتواندن کە ڕەوشەکە ئاسایی بکرێتەوە لە ئەگەر هاتوو ڕەوشەکە ئاسایی نەکرێتەوە کە بە تایبەتی کە ئاساییکردنەوەی ڕەوشەکە پەیوەستە بە پەیوەندەکانی هەولێر و باغدا ئێمە باش ئەزانین کە لە دوای ڕەفراندۆمدا کە حکوومەتی بەغدا تاکو ئێستا لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دانانش و دیالۆگ و کۆبنەوە ناکاتن ئەمانش کاریگەری خراپی دروست کردووە لەسەر پەیوەندەکاندا لێرەدا من لێرە ئەمە تاکید ئەکەمەوە کە ئەمە زیاتر وتم کە پەیوەندیدارە بە پەیوەندەکان و ئاساییکردنەوەی پەیوەندەکانی هەولێر و بەغدا من لێرەدا دیسان وەعەلێم کە فشاری ئەمە متحیدە وایە فشاری نەتەوە یەکگرتووەکان گرنگە پێویستی بە تەرەفی سێب هەیە بۆ ئەوەی بتواندرێت بۆ ئاساییکردنەوەی پەیوەندەکانی هەولێر و بەغدا بۆ ئەوەی بتواندرێت کە لە شاری دوو سوورماتوو لە شارەکانی تر دەکە کێشەی لەسرە بۆ ئەوەی بتوانێت کە سیستەمێکی نوێ و بۆی بتوانێت کە ئەم ئاوارانە بدرێت و بۆی بگەڕێنەوە جێگای خۆیان سەبارەت بە بودجە کە بەڕێز وتت لە خاڵی دووەمدا وەکو پەرلەمانی کوردستان داواتان کردو حکوومەت بودجە دابین کە یاخود حکوومەتتان پابند کردووە کە حکوومەت هێرێن بڕە بودجەیەک بۆ ئاوەرەکان دابین بکات پابند ینی حکوومەت پابند بۆ ئیلزامیە ینی کە پێویستەوە ئەمە بڕیارە کە دەبێت حکوومەتی هەرێم پابند بێ بە دابینکردنی بودجەیەکی تایبەت يعني دابینکردنی بودجەیەکی پارەیەکی تایبەت بودجەیەکی تایبەت بۆ ڕەوشی ئاوارەکانی دوو سوورماتوو کە لە ئێستادا لە هەرێمی کوردستاندان ئەمە ملزەمە ئەمە ئیلزامە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریشە ئەمە دەبێت بکرێتن لە داهاتوودا بۆ ئەوەی ڕەوشی ئاوارەکان زیاتر باش بکرێت و بەڵام لێرەدا گرنگەوەیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت هەموو لایەنە سیاسەکان بە یەک دەنجی و بە یەک ڕیزیە کە هەوڵ بدەن وە محاوڵی بکەن کە تەطبیقی ڕەوشەکە بکرێت و ئاسایی بکرێتەوە شاری دوو سوورماتوو ئەگەر هاتوو بەو شێوازە ماوە ئەمە ناتواندن ئیشی لەسەر ئارزی واقعتا بکرێت. بەڵێ سوپاس دەکەم دواتر گرێم بۆ لای بەڕێزت کاکایدن کاک مەلا حەسەن سەبارەت بە مەسەلەوی کە ئێستا داواکاری هەیە بۆ ئاساییکردنەوەی خورمات و پێکهێنانی هێزی بێلایەن داوا دەکرێت هێزی ئاشتی پارێزی نێودەوڵەتی ئەمانە دەکرێت بچنە بواری جێبەجێکردنەوە؟
وڵا دیارە ئەم کارە ساتە مرۆیە کە دروست بووە ینی تەهجیر کۆچ پێکردنی نزیکەی 10,000 خێزان و سەروی 70,000 کەس ئاوارە بۆ مکەونێک مەسەر لە شارە نەماوە و مکەونی دووەمیش کە عەرەبی سونەیە لە 120یان مابووە لەوێ و تورکمانی سونەیش هەموو دەربەدەر و ئاوارن ینی خورماتووی ساکەوکو معسکەرێکی لاتووە ینی بەس کورد ئاوارە نەبووە پێش ئێمە عەرەبی سونە و تورکمانی سونە ئاوارە ببوون بەڵاوانەوە باش بوو لە باوشی گەڕەکە کوردیەکانە لای ئێمە حەوانەوە و لە کەرکووکە ئەحەوانەوە بەڵام ئەوان ینی ئیساکە زۆربیان عەرەبی سونە نزیکەی 120 ماوە کوردیشی بەسەرا هات ینی خورماتووی ساکە شێوەی معسکەرێکی گرتووە کە بەڕێز دەڵێ لە شار ناچێت و معسکەرە چەند هێزی جیازی تێ ئەوەندەی ئاگادار بن بەڵێ چەند گروپ و هێزی جیازی چەکداری تێ وەڵڵاهی ئەنواع گروپ و هێزی تایە گروپگەلێکی زۆر چەکدارێکی زۆر خەڵکێکی بێسەر و بەری زۆر لەوێ تا هەن لە باشە ئەوانی کە پێشێلکاری دەکەن ینی گروپێکن یاخود هەموو گروپەکان ئەوانەی کە پێشێلکاری دەکەن لە خورمات وەڵڵاهی بەشێکیان من ناڵێن هەموو ئەو گروپانە پێشێلکارەوانن بەشێک لە حەشدی تورکمانی لەو شارە بەشدارن لە پێشێلکاریەکانە جا بۆ ئێمە داواکانمان داوا ضرورەکانمان ئەوەیە لە حکوومەتی عێراق لە پەرلەمانی عێراق لە سەرۆکایەتی عێراق لە منەظەمات ڕێکخراوەکانی وێنامی هێزەکانی تەحالفی نێودەوڵەتی کە ئیساکە هێزیان هەیە لە کەرکووکە داوامان وایە بە پەلە جارێ هەرچی زووە تەقانەوەی خانووکان ڕابگرن دوو وەستاندنی گۆڕانکاریە پۆستە ئیداریەکان سێ دابینکردنی ئەو هێزەی کە داوامان وایە لە ئەنجامی فشاری نێودەوڵەتی و ئەمنستی ئینتەرناسیۆناڵ و منەظەماتی حقوقی ئینسان و ئەوانە بەوەی هێزێک بێ بەڕاستی هەموو ئەو چەکدارانی ناو شار دەربکرێن و هێزێکی بێلایەن بێت لەورە جێگر بکرێت بۆ ئەوەی کورد متمانە و زمانی بێ بۆ گەڕانەوە ئێستاوە هێزی نێودەوڵەتیشتان کردو ئاشتی پارێز داواکەن هەر هێزێک بێت داواتان کردو بە فەرین بۆنم لەگەڵ نوێنەری نەتەوەی یەکتۆکان دانیشتون داوامان کردووە ئەوەش بە حەل ئەزانین چونکە هیچ هێزێک باوەڕ ناکەم بێلایەن بێ لە عێراقا بەڵام ئەگەر هەش بێ ئێمە هەر پێمان باشە هێزێکی بێلایەن بێ هەموو چەکدارانە دەرکرێتە دەرەوە و ئەو هێزە بێلایەنە لە دووزا جێگیر بکرێ بۆی کورد متمانە و زمانی هەبێ بگەڕێتەوە باش ئەی هێزی ئەمریکی کە لە کەرکووک جێگیر کراوە باز لەوە کرا کە چووە بۆ خورمات و شتی وە هەیە بێت بە نەمبوویەکی وا هەیە بەڵام تا ئێستا پشت ڕاست دەکراوەتەوە کە هاتوونەتە خورماتویانە ینی تا ئێستا نەگەشتونەتە خورماتون باوەڕ ناکەم نەگەشتنەتە خورماتوو داواکاری کراوە کە بۆنم لە ئەمریکەکانی ژەمێزە بچێتە خورمات ئێمە وەفدێکیانمان بینی لە شوێنێکە داوامان کرد بە دابەزاندنی هێزێکی وێلایەنی ئاشتی پارێز تەحالفی نێودەوڵەتی بێ ئەمریکی بێ هێزێکی ئومە متحیدە بێ هەر هێزە بێ چونکە ئەو معسکەرە ئەو هەموو چەکدارە یعنی تێبەربوونە بەو شارە بەو هێزە نەبێ سەقامگیری جێبەجێ نابێ جا بۆیە دوایش قەرەبووکردنەوەی خەڵک وەکووتمان سەرۆت و سامانی خەڵکەبوو بە تاڵان براو بووە خۆراکی ئاگر و سوتا ینی بەڕاستی بودجەیەکی گەرەکە بودجەیەک لەدانەی حکوومەتی عێراقیەوە کە بتوانرێ ئەو خەڵکە قەرەبوو بکرێتەوە بەڕاستی ئەو خەڵکە وەزعی تێکچووە باری دەرونی باری کۆمەڵایەتی باری ئابووری باری سیاسی ینی جێبەجێکردنی دەستور و مادەی 140 کە بە ئیداری مشترک بەڕاستی ئەو شوێنانە برێتەڕەوە ناکرێت لایەک دوو لا دەرپەڕێنەر بۆ لایەک بە تەنها حکومڕانی ئەوە بکە ئەگەر تو لەژێر باری دەستورە و لەژێر سێبەری دەستورە هاتوویتە ئەتەوێ ناوچە جێناوەکان بگێڕیتەوە ینی بەڕاستی بێ بە مشترک بێ هەموو پێکاتەکان تایە بەشدار بن ناوچەی جێناکوک دەستور ڕێگە بە هەموو پێکاتەکان ئەدا کە پێکەوە بژین و ئیداری مشترکشان هەبێ لە شارە مەسەلیسە ئیدارەکانی ئێمە وردە ڕۆژ لە دای ڕۆژ لا برێن و خەڵکی ترەخرێتە جێگەکانیان گۆڕانکاری ئیداری کراوە بڵێن لەو کات بەڵێ وەکوتم سەرۆکی شارەوانی قایمەقامێتەوە هەوری بۆنن سەرۆکی ئەنجومەنی قەزا و زۆربەی زۆری شوێنەکانی تریش کە عەرەبی شتیایە وانش بە وەکالەتە بڕێنە ڕێوە سوپاس دەکەم دواتەکەم و لای بەڕێز ئەگەر بچینە لای مامۆستا بوران سەبارەت بە چارەسەری دۆخی خورماتوو ینی پێ دوایە بە تایبەتی لە عێراقا پەرلەمانتارە کوردەکان و سەرۆکۆماریش کە کووردە کەم تەرخەمی هەبووە لەم ڕۆوە کە تاکو ئێستا بۆنم لە ئاسی عێراقی نەتوانراوە لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک بێنرێ بۆ سەدانیکردنی خورماتوو ئەگەر پەرلەمانی کوردستانیش نەتوانێت خۆ ڕەنگە ئەگەر فشاری تاوکرابێ لە عێراقا بتوانرا ئەمە بکرێت. وڵا بەڵێ بە تاکید کەم تەرخەمی زۆر بووە لە هەم لە سەرۆکۆمار
و هەم لە وەزیرە کوردەکان و لە نوێنەرانی کورد حقەت گلەیمان لێ کردوون. بەڵێ وەڵا زۆر جار گرفتی ڕووی داوە لە دووسخورمات و نوێنەرانی هەموو حزبە شیعەکان لە شەو ڕۆژێکە لە 24 کاتژمێرە وەزیرە کوردەکان و لە نوێنەرەکانیان حل کردووە بۆ من شەڕەکان هەبوو لە کەمتر لە 24 ساعاتە قیادەیان هەموو هاتنە شارەکە و لەگەڵ کووردا دانیشتن کە کورد باڵا دەست بوو لەو شارە عیلاجیانە کرد. بەڵام زۆر هەموو حزبە شیعەکان لە شەو ڕۆژێکە لە 24 کاتژمێرە لە ماوەی ئەم هەموو وەزعە ڕۆژێکە لە 24 کاتژمێرە مامۆستا. بەڵێ سوپاس دەکەین دیارە گرفتێکێ لە دەنگی مامۆستاگەر دوایی دەگەڕین وڵای بەڕێزەکە دەرفەت و کاگێ ئایدنەکە بگەڕین وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئەمڕۆ لە راپۆرتەکەی ئێوە وەکو لیژنەی مافی مرۆڤ باس لەوە کرابوو ئەمەی کە لە خورمات و ڕووی داوە جینۆسایدە داواتان کردووە کە مەسەلەن ئەمە بە جینۆساید بناسێنرێیان وەکو پەرلەمانی کوردستانی و ئەمڕۆ بۆچی ئەمەتان بە جینۆساید نەناساند؟ ئەمە کە پێویستە لە بیدایەتە کە ئەم لوژنەیەش کە لوژنەی لەو کۆرنەوەیە لوژنەی کە تەقەسی حەقایق دەکاتن کە ئەوە لە مەرحەلە یەکەمدا دەبێت بەڵکە و دۆکیمنت پەیدا بێت و ئیشی لەسەر ئەوەی بکرێت و دواتر ئەمە ئەچێتە مەرحەلەی دووەم و مەرحەلەی جینۆساید کە ئەمە پێویستی بە زیاتر کەوەیە کە بۆەوەی بتوانرێت بۆ کۆکردنەوەی بەڵگە وە کۆکردنەوەی معلومات زیاتر لەسەر ڕەوشەکەدا کە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەمە لەبەرەوەی کە ئەمڕۆژ ئەم لوژنەی پەرلەمانی تشکیل کراو کە لە دەسەڵاتی سەرۆکایەتی پەرلەمانە کە دواتریش بە هەڵدەستی بە ئەکتیڤکردنی ئەم لوژنەیە بۆ سەردانی مەیدان و بۆ ئەم ناوچانەدا لێرە من کە لە دەرەوەی ئەم بابەتە دەمێ قسەش بکەم کە وەکو هاوڵاتێکی تورکمان لە هەولێر کە وەکو ئەندام پەرلەمانش تورکمان لە پەرلەمانی کوردستاندا من وا ئەبینم کە لە دووسخورمات و شارێکی پێکەوە ژیانە بۆ هەموو نەتەوەکان بە تایبەتی نەتەوەی کورد و نەتەوەی تورکمان ئەم دوو نەتەوەی کە دوو نەتەوەی زۆر لە یەک نزیکین خزمایەتی و پێکەوە ژیانیان دروست کردووە لە دووسخورمات و لە کەرکووک و لە هەولێردا لێرەدا من باوەڕ ناکەم هیچ هاوڵاتێکی تورکمان لە دووسخورماتودا کە غەدری لە هاوڵاتێکی کورد بکات لە عینی کاتشدا من باوەڕ ناکەم هیچ هاوڵاتێکی کوردیش غەدری لە هاوڵاتێکی تورکمان بکات ئەمە کە لە دەرەوەی ئەمانە هەندێک لایەن هەیە کە هەندێک لایەن کە وتم لە بیدایەتە وتم ئەمانە کە لە ڕابردوودا کە ویستویانە کە پەیوەندەکان نێوان کورد و تورکمان تێک بتەن ئەوە تا ئێمە کە ناحیە هەیە کە تورکمان نشێنە کە ناحیە یەنگجە تاکو ئێستا تورکمانەکان و ئاوارەکانی ئەمانە نەگەڕاونەوە بۆ ئەو ناوچانە ئێمە ئاوارەکانی تلەحفەر کە 200-300 هزارە کە نەگەڕاتەوە ئێمەش مەترسیمان هەیە و مەترسی بۆ سەر تورکمانەکانی شەیە کە ئێمە لە هەفتەی ڕابردوو پەلاماری بارگای بەری تورکمانیان دراوە لە دووسخورمات و لەبەرەوەی ئەمانە دەبێت ئێمە زۆر بە حساسەوە زۆر بە هەستیارەوە تەعامل لەگەر بابەتە بکەن چکە هەدەف و ئامانجی ئەوانە تێکدانی ڕەوشەکەیە. بەڵێ ئەگەر بە کورتی سەبارەت بە ئەوەی کەمڕۆ لە پەرلەمان داواتان نەکردە و کەسانە دادگایی بکرێن کە لە پشت ئەم دۆخەوەن بۆ نمونە ئەنجومەنی باڵای ریفراندۆ مەسەلەن ئەوانێکی ئێستا پێشێرکاری لە خورمات و ئەنجام درێن ئەگەر دادگایی بکرێن؟ یعنی ئەمانە کە ئەمڕۆ لە مناقەشە لە گفتوگۆ باسی لێوە کراوە کە ئەمە کە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئیلزام کراوە بەوەی کە بۆ کۆکردنەوەی معلومات و کۆکردنەوەی بەڵگا لەسەر ئەوە دواتریش بۆی بتوانێت سکاڵا لەسەر ئەم لایەنانە دروست بکە کە ببوونە سەبەب وە بوونە هۆ کە بۆ تێکدانی ڕەوشی دووسخورماتووەیە بۆ ڕەوشی ناوچەکە ئەمەش ئەم سکاڵەش لەلایەن حکوومەت هەرێمەوە دروست بکە سپاس دەکەین کاگایدن عراق لە محکەمەی عراقش بەڵێ سپاس دەکەین کاتمانەوە کاک مەلا حەسەن کاتمان کەمەوە سەبارەت بە ئەوەی کە ئێستا هێز بڵین حەج شەعبی لە
خورمات و ئەنجامیدەوە تاوانی جەنگە بەڵام ئەگەر لە ریفراندۆمیش ینی بەشدارین لەم ئەوانەی کە بڕێ ریفراندۆمیان دەبەشدارین لەم کارە ساتە بەسەرگەل لە هاتووە بوون بۆی ریفراندۆمەوە من باوەڕ وایە ریفراندۆمیش نەکرایە ئەم هێزە هەرە گەڕاوە چکە داوای ئەم ناوچاناکە کە بەڵام ئەمە نەبووە پاساو بە بۆچوونیەوە بەڵام ریفراندۆم لە ڕووی یاسای نێودەوڵەتی و مافی مرۆڤەوە هەر کەسێک کە حەقی خۆیەتی ڕێی خۆی بووە جا بۆیە بەڕاستی ئەوانەی وا ئەم کاریان ئەنجامداوە لە خورمات و حەق وایە ئێمە کار لەسەرەوە بکەین هەم لە محکەمەی اتحادیە هەم لە محکەمەی نێودەوڵەتی لە ڕێگەی کێوە لە ڕێگەی وەزاری عەدلی هەرێمی کوردستانەوە لە ڕۆگای یەکێتی پارێزەرانی کوردستان لە هەولێر و سلێمانی هاوکارمان من بۆی ئەو کەیسە بە کەیسێکی نێودەوڵەتی بکەین لە ڕووی قانونیەوە بۆی ئەوەی ئەو تاوانانەی ئەنجامداوە بگاتە حەقی خۆی لە ڕووی قانونیەوە دادگایی بکرێن و هەروەها ئومێدمان وایە بە سەربەرزی و شەرەفمەندانە ئاوارەکان بگەڕنەوە سەر جێدی باو باپیریانی خۆیان شاری خورماتووی قارەمان زۆر سپاس بۆ بەڕێز مەلا حەسەن ئەندامی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵ مابووی هەروەها بەڕێز ئایدن معروف ئەندامی پەرلەمانی کوردستان لە ژنەی مافی مرۆڤ کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی هەروەها بەڕێز بوران عەباس کارگەری مەڵبەندی گەرمانی کۆمەڵستانی کە لە کەلارەوە لەگەڵ مابووی داوای لەبوون لە بەڕێزیان دەکەین کە بەوەی گرفتی ئینتەرنێتەوە نەمانتوانی زۆروەری بگرین سپاس بۆی بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ